تاقیمە تقریبا 5 میلیۆن و 700,000 ساڵانە دووسکە بەرهەم دێنین بۆ خاوەن پرۆژە پەلەوەریەکان. کارەکەیمە بیدات پێ دەکا وەکو هێلکە کەەوە ئیسلام دەکەن ئەو هێلکەیە تاقیم دەکرێت تەبخیر دەکرێت دەستە ناو حازینە لەوێندا لەژێر دەرەجە حرارەی 37 واتە 99.7 پلەی فەرهەنیاتی دەمێنێتەوە بۆ ماوەی 18 ڕۆژ. ئەو 18 ڕۆژ ئەو هێلکەیە لەوێن دەر تەواو دەی پاش 18 ڕۆژ دەگۆزێتەوە ناو فاقیسەواتە شوێنی هەڵێنان. شوێنی هەڵێنان بە 3 ڕۆژ دەمێنێتەوە لەژێر هەمان پلە بەڵام ڕتوبەکەی زیاتر دەکرێتن بۆ ئەوەی نسبەی تەفقیسەکە واتە نسبەی هەڵێنەکە زیاد بکاتن. ئێمە لەژێر ڕێنمایی وەزارەتی کشتوکاڵ کار دەکەین ڕێگای پێداوین بە مۆڵەتی ژمارە 16 و واروها سەردانی بەڕێوەبەرایەتی ڤێتەنەری مانگانە سەرداماندا پشکنمان بۆ دەکات و هەر کارێکی نەخوازا و ئەوە بە زووترین کات ئاگادارمان دەکاتەوە. ئەم هێلکانە زیاتر دەگەڕێتەوە سەر ئەو مەفاقیسە ئەو ئیدارەیە کە بەڕێوەی دەبا بتوانی نسبەی هێلکەکەی زیاتر دەینی یا کەمتر دەینی. بەڵام خۆشبەختانە ئیمە مەفاقیسەکەمان مۆدیلێکی نوێیە ڤیژن ئەواتە پلەی زیاتر نسبەی تەفقیسمان لە 80 بەسەرەوەیە ئەلحەمدوللا و ئەتا حەدەشیش توانیمانە هاوڵاتی وەکو خاوەن پرۆژە پەلەوەرەکان لە خۆمان ڕازی بکەین. بەرهەمەکانمان خۆشبەختانە ئێمە وەکو مەفاقیس و وەکو مریشیش زۆر لە خۆمان زیاترە بۆیە ئەمە دووسکەکان و مریشکەکانمان زیاتر بۆ دەرەوەی هەرێم دەڕواتن واتە بۆ ناوەوەی عێراق لۆ خوار و عێراقیش ڕەوانە دەکەین و بێجگە لە دۆک و لە سوێمانی ڕەوانیان دەکەین. خۆی لە بیدایەت کە دەست پێ دەکات 21 ڕۆژی پێویستە تاکو هەردێ لە مەفاقیسەکان بۆ ماوەی 21 ڕۆژ واتە 505 سەعات ئەم هێلکەیە دەتروشێ. لە پاش تروکاندن دەگوازرێتەوە بۆ ناو پرۆژەی پەلەوەر واتە بەخێوکردنی جووسکەکە دەمێنێتەوە بۆ ماوەی 40 تا 35 ڕۆژ. تا ئەو وەزنەی کەوە ئێمە پێمان دەوێت تا وەزنەیە یان ئەوەتە خواستی هاوڵاتیان لەسەر چ وەزنەکە بە وەزنی دەخرێتە بازار و دەفرۆشرێت. ئێمە لە ڕێگای تۆمارکردنەوە واتە تەزیرکردن ئێمەش هەرێک لە ڕاستە خۆی معمیلی خۆی هەیە واتە مشتری خۆی هەیە لا ئێمە تەزیل دەکرێتن ئەمەش لە کات و ساتی خۆیدا دەدەینە خاوەن پرۆژەکان. بەنسبەت سعریش سعر بە ڕۆژانەیە لەگەر سعری هێلکە ئەگەر سعری هێلکە گران بی جووسکە گران دەبی ئەگەر سعر بێتە خوارێ ئەوەش دێتە خوارێ. جووسکە هەتا 20 ڕۆژ 25 ڕۆژ دەبێعە پاشەوەی دەبی ئەتوو جەوەکەی 100% دۆ ڕاگری تەهوێی مەزبوط بی ئۆکسسیژینی ژۆرە ئێستا کووە جەوشی خۆش و تەبیعە دەبی ئەو هالۆی ڕاگری پاش 25 ڕۆژی ئەمە زیاتر لەگەڵ سەحەتی مریشی دەڕۆین زۆر ئیش بە دەرەجەی ناکەین مەسەلەن ئێستاکە دەرەجە 25 بی 26 نا 5 بی 4 بی 3 بی تأثیری لێ ناکات لە خۆشی گەورە بووە تەحملیشی دەکات بەس ئەمە لەگەر جەوی مریشکەکەی دەڕۆین لە چ دەرەجەکی لە چ هەوایەکی پێی خۆش بی لەوێن دەرێ لۆی ڕادەگەرین مەسەلەن ئەمە سبەینێ کە ئەو بە ڕێزە سەعات 6 واجبی هاتە ژۆرێ ئەو غازانە هەموو پێ بووە
دوو ساحیبەش پێ بووە یەکەشیان ئەوها بە نیوە یەکەشیان بە پڕ خۆر دەکەوی و ڕێکجەوەکە دەگۆڕێ ساحیبەی لۆ زیاد دەکات کە هەر بە دەرەجە گەرم دەبی ئیتر غازەکان دەکوژێتەوە وەکو ئێستا کە دەبین تەنها ئەو دوو غازە ئیش دەکات لەوانەیە ئێستا پاشەنگ ئەوەش بکوژێتەوە پێویست ناکات و غازی پێ بکەیت هەوا گۆڕەشی دەدەیە ئەوە شەلالمانێ لۆ هاوینان بە شەلال ئیش دەکەین ئەوە حەوزە ئاوە و غەتاسە لە هەردوولا پێ دەکەی ساحی بەش پێ دەکەی هەوایەکی ڕادەشێشی ئەو دەرەجی دەتەوێت ئەو دەرەجەت دەداتێ کێشەت نییە لەگەری لەو وەرزەی ئەمە غازی بەکاردێنی غازێکی یەکجار زۆر لە 3 ڕۆژ جارێک ئەمە 3 ئەمانەیە کە یەکمان بۆ دێ 110 غاز 3 ڕۆژ جارێک 110 غازی سەرف دەکەین بە زەبری غازی بە زەبری مەصرەفی ئەمە ئەو دەرەجەی دەینین لەم عمرەی چەند پێویستی بە هەوایە چەندی پێویستی بە تەهوەیە بالمەقابلی ئەو ئاو عەلەفە پێویستی بەوی هەیە یعنی چکو ئاو عەلەفە زەرورە لۆی ئەو هەوایە زیاتر زەرورە عەلەفەکە لەوانەیە ڕۆژێک مەی دێ نایکوژی ئاوەکەش لەوانەیە تەحەمولی پێ بکات تا حەدەشی بەس هەوای خۆش نەبی جەوی خۆش نەبی 1 سەعات تەهوێی نەبی هەوا گۆڕ نەبی قاعەت خینکابی سبەینێ دەبی ئەو ڕۆهیلاکاتت 5 و 6 سبەینێ دەبی 45 سەتی فڕەدەی سەبارەت بە جیاوازی کێشی مریشکەکەی هەردووک ئەو دوانەیەک عمرن بە یەک ڕۆژی دەرهاتی لە هێرکەی و بە یەک ڕۆژی داخلی قاعی کرایە ئەوە بنیەی بۆ خۆی وایە زۆر بڵین قاعەکان یان عەمەلەکان بە وشەی باقۆ بەکاری دێنن کە دەرەی باقۆ یعنی تەوا ئەوە زیاد ناکە ئەوە باقۆی پێدەگوترا بۆ خۆی بنیی وایە زیاد ناکە بەس ئەوە سەحەتی تەواوە تەندروستە هیچ کێشەی نییە حەقی خۆی درایتێ ئێستاوە عمری ئەوە وەزنی احتیمالی 2 کیلۆ 700 ئەوە زۆری 300 غرامە علف بەخێوکردنی بە دەرەجەیە مەسەلەن ئەمە لە یەکەم ڕۆژی لە ڕقەمێشی بە مەسموحی دەیدەینێ عەمەلەکانمان 6 ڕۆژ 6 سەعات جارێک جلوبەرجی تایبەت و پێڵاوشتی تایبەتی قاعی بە خۆیانەیە 6 سەعات جارێک واجبیانەیە لەو 6 سەعاتە بەپێی جەدوەلێک دەدرێتێ بەس ڕقەم یەک نا ڕقەم یەک بە مەفتوحی دەدرێتێ دوای ڕقەم یەک خلاص بوو ڕقەم دوی دەدەینە بە ژێرەی تەمەنی مریشکەکەی ڕقەم دوو دەوێتە جەدوەل مەسەلەن لە عمرەشی تەمەشا دەکەی هەر جوچکەیەک پێویستە مەسەلەن 50 غرامی دەخوات چەند مریشکەکە چەند قاعەکە چەند مریشتێدا فی 50 دەکەی بۆ نمونە دەکاتە تەنەک بە 20 فەردە 20 فەردە بۆ دوو کرێکار یەکی 10 فەردیان بەردەکەی ئەو دوو کرێکارە دوو واجبیە ئەو 10 فەردەیە بە دوو بەش دەیداتێ کەواتە تەنەکەی بە 4 جار دەدرێتێ بە 4 کاتی جیاواز بە پاشی و تەندروست دەچێتە پێشی بۆ نمونە ئێستا ئەگەر لە 36 7 ڕۆژی مشکلەی ڕێی بەغا نەبوو 3 ڕۆژە کرایتەوە بەو کێشەی لە خوار و ئەفلۆنزە هەیە ڕێ نەبوو ئەگە هەبایە ئەمە لە 36 7 ڕۆژی وەزنی 2 کیلۆ سافیمان هەبوو لۆ 2 کیلۆ 50 لۆ 2 کیلۆ 100 غرامیش بە ڕێمان دەکرد ئێستا ئەمە خلاص بوو بێت
بەس کە ڕێ نەبوو ئەمە مەجبور بووین ئێستا بەخێویکەین لۆ هەولێرێ ئێستاش ئەمڕی 6 ڕۆژە و 7 ڕۆژە دەبیتە ڕۆژێکش پێویست دەکات لۆ هەولێر ئەو جە مەسەرەن لۆ کوشتارگای دەنێری ئەو وەزنە کەمتر دەکوشتەوە لۆ هەولێرێ مەسەرەن لۆ بەرین مەحەلان بفرۆشێ لانی کەم دەبی 3 کیلۆ بی هەولێر ئەو هینە هەیە لە مریشک لە 3 کیلۆ بەخوارە و زۆر حەزی لێ ناکاتن 3 کیلۆ بەسەرەوە 3.5 3 بۆ گرە بۆ 4 ئەمانە بەکارەهێنێ سەرەتای دەستپێکردنی پرۆژەکانی پەلەوەر لە هەولێر باوکم زۆری هەوڵداوە کە دەست بەو کارە بکە کە لە سلکی حکوومەت بووە دوای ئەوەش کە وازی لە ئیشی حکومی هێنا دەستی پێکرد کە پرۆژەیەکی تایبەت بەخۆی دروست بکە سەرەتا لە پرۆژەیەکی پەلەوەری بچووکەوە دەستی پێکرد اینجا دەستی پێکرد بە پرۆژەی گەورەتر ئەو پرۆژەیە بە تایبەتی ئەوەی ئێستا ئەمەلی قسەی لەسەر دەکەین لە ساڵی 1970 دامەزراوە. لە ساڵی ڕابردووەوە بیرۆکەی نوێترمان داهینا لە سەربڕخانە بۆی بتوانێت ڕکابەری هاوردە بکەین چکە بەروبیم و هاوردە ئەوەندە زۆر بوو توانی کۆنتترۆلی بازارەکان بکە کەواتە دەبێت ئێمە بەرهەمەکمان هەبی بتوانین ڕکابەری ئەو بەرهەمە هاوردەیە بکەین ئەویش ئەو بەرهەمەیە کە بەروبوومی فرێشە ئەو بەروبوومە فرێشە لە هەموو وڵاتانی ئەوروپا و ئەمریکا ئەوانە زۆر بەناوبانگە خەڵک بەروبوومی فرێش دەخوا یعنی ئەو بەروبوومەیە کە تازە سەر دەبڕدرێ ئەکسپاری لەسەر لە بۆ ماوەی 72 سعات مریشکەکە ئێستا سەر دەبڕدێ دەبی بەیانی تەوزیع بکرێ بەسەر ئەو شوێنانی کە ئۆردەری لەسەر کراوە ئەوە ڕێستۆرانتەوە ئەوە مۆڵە و ئەوە مارکێت و ئەوانەیە بیرۆکەیەکە خۆی لەوەی دەبینیتەوە چونکە بەروبوومی هاوردە ناتوانانی ڕکابەری ئەو بەروبوومە فرێشە بکە لە هیچ وڵاتێک لە وڵاتەکانی جیران ناکرێ بەروبوومی فرێش بێتە بازارەکانی کوردستان بە حکمی دووری و بە حکمی کات و ئەوانەوە بۆیە ئەو بیرۆکە لەوەی خۆی دەگریتەوە. قۆناغەکان قۆناغەکی سیستەماتیکە لە هەموو دنیای دەرەوە لە ناو وڵاتی خۆشمان باوە قۆناغەکە بە ئۆتۆمبیلی تایبەت دەگوازرێتەوە مریشکەکان پاشەوەی دڵنیابوون لە نەبوونی هیچ نەخۆشیەک لە ناو ئەو پرۆژە پەلەوەریە کاتێک کە دەگاتە سەربڕخانە تەبعاً ئێمە دکتۆری ڤێتێرنەریمان هەیە دکتۆرە ڤێتێرنەریەکە لەلایەنی حکومیشەوە بۆمان دانراوە بۆ خۆشمان وەکو کۆمپانیای تایبەت دکتۆری ڤێتێرنەریماندانەوە چکە دکتۆری ڤێتێرنەری ئێمە بە فلتەرێکی مهمی دەزانی لە ناو ئیشەکە بۆی هەر شتێکی نەخواسترا و هەر شتێکی خراپ لە بەربوومەکە هەبی قوبوڵی نەکە بستە بازارەکان یەک لەبەر ئەوەی تەئسیل لە تەندروستی خەڵک دەکات دووش لەبەر ئەوەی کە سومعەی بەروبوومەکەی تێگنەدا ئیتر کە دێتە ناو سەربڕخانە ئێمە زۆر تەرکیز لەسەر ئەو نوقتەیە دەکەین کە سەربڕین بەدەستە کاتێک کە ئۆتۆمبیلەکە دەوەستێ بۆ ئەوی بە قەنارەوە بکرێ و دەست بە سەربڕین بکرێ وەکو نەریتێک دەبێت بە ئەڵڵاهو ئەکبەر و بەدەستی سەر ببڕدێ میلەتی ئێمە حەزی لە خواردنی بەروبوومی خۆماڵیان حەزی لە خواردنی مریشتی سەربڕخانەیە چکە بەدەستی سەر دەبڕدرێ کاتێک کە بەدەستی چەقۆی لێ دەدرێ مریشک دەچێتە ناو ئاوی گەرم ئەو ئاوە گەرمەوا دەکات ئەو تووک و پەڕێکە پێوەیەکی نەرم بێتەوە چەند دقەیەک بەناو ئەو ئاوە گەرمەدا دەڕوە کاتێک بەناو ئاوە گەرمەکە تەواو دەبێ دەچێتە مەرحەلەی وەی کە تووکەکەی لێ بکرێتەوە چکە ئەو ئاوە یارمەتی وەش دەدا کە تووکەکەی نەرم ببی
کە پەڕەکەی لێ دەکاتەوە بە دوو قۆناغدا تێپەڕ دەبی وەبی ئەگەر پەڕی بچوتشی پێوە مابی لە قۆناغی دوم پەڕەکەی لێ بکاتەوە کاتێک کە پەڕەکە تەواو دەبێ کرێکارمانداناوە ناو هەناوەکەی بەدەستی دەینە دەر ناو هەناوەکەی دەینە دەر دەچێتە قۆناغی تر ئەویش قۆناغی جەرگ و سیقە و ئەوانەیە ئەویش جودا دەکرێتەوە بۆی خایەن بکرێتەوە مریشکەکە خایەن دەکرێتەوە بە حازری دەگاتە قۆناغی کۆتایی کە ئەویش کۆسەرەیە کە کۆسەرەیەکی ستانلێستیلە لاقەکان دەبڕیتەوە کە لاقەکەی بڕیەوە بەردەبیتەوە ناو ئەو ئاوە ساردی کە باسمان کرد کە دەرەجەکەی دەکات 2 هەتا 8. لە ساڵانی ڕابردوو 10 ساڵ پێش ئێستا پاڵپشتی حکوومەت هەبوو ئێمە ڕۆژانە 10,000 تا 12,000 مریشکمان سەردەبڕی خەڵک تەنها مریشکەکانی تەسلیمی سەربەرخانەکان دەکرد ئێمە 2-3 سەربەرخانە بووین لە هەولێر نیشمان دەکرد وامان دەکرد کە خەڵکەکەی لە خۆمان ڕازی بکەین و حکوومەتیش ڕازی بکەین بەروبوومەکانمان دەچوە هەموو شوێنێن تەنها هەولێر و دهۆک و سلێمانی نەبوو بەڵکو شارەکانی ناوەڕاست و خواروی عێراقیش ئەمە 10,000-12,000 مەستەر دەبڕی بەڵام وای لێ نەهاتبوو کە ئەو بەروبوومە هاوردی هەوا کۆنتترۆلی بازار بکە بەڵام فەزلەکەی لە بۆ چ دەگەڕێتەوە بۆ پاڵپشتی حکوومەت ینی پاڵپشتی حکوومەت لە ڕووی باجەکانەوەش کە لەسەر هاوردەیدا نابوو لە ڕووی پاڵپشتی پرۆژە پەلەوەریەکانیش چکە حکوومەت بە قانونی پەرلەمان پاڵپشتی بەروبوومی ناخۆی دەکرد ئێستا هەر بە هەمان کوالیتی جاران ئیش دەکەین بەڵام لە جیاتی ئەوەی 10,000-12,000 مریشک سەر ببڕین لە ڕۆژێکدا تەنها 2,000-2,500 مریشک سەر دەبڕین ئەو سەربڕینەش نا لە ڕووی ژمێریاریەوە لە ڕووی داراییەوە نەدەتوانی ئەتوو کەڤەری ئەو کارگەیە بکەیت کە ئەو خەڵکە ئیش تێدا دەکات نەدەتوانی کەڤەری بازاڕەکانیش بکەیت ئەو بەرهەمانی خۆمان کە لە وڵاتی خۆمان دێتە بەرهەم طبعاً هەمووی ناتانم پێ بڵێم 100% سروشتیە بەڵام سەرچاوەکانی خۆی لەوە دەگریتەوە گەنمی وڵاتی خۆمانە گەنمەشانی وڵاتی خۆمانە لە وڵاتی خۆمان دێتە بەرهەم هەندێک پێویستیمان بە هەندێک موادی خام هەیە کە لە دەروی وڵات دێکەوە مەسەن لە وڵاتی مەنایەتە بەرهەم وەکو سۆیا وەکو پرۆتین وەکو پریمێکس و ئەوانە لە وڵاتە ئەوروپیەکان بۆماندی هەر دەبی ئەوە چکە ئەو کارگانە لە وڵاتی مەنین ئالیکەکە خۆی لەوەی دەبینیتەوە کاتێک کە ئەو لەو پرۆژانش ئەو ئالیکە بەو جوجەڵانە دەدرێت دەبێتە مریشک کوالیتی مریشکە زۆر باش دەبێت هیچ مەترسێکی لەسەر نابێت بۆ خواردنی خەڵک بەڵام لێرەدا جیاوازیەکە خۆی لەوەی دەبینیتەوە لەگەڵ ئەو شوێنە ئەو بەروبوومە بەرهەم هاوردانی کە دێتە کوردستان ئیما مەسەلەن بێجگەلەوە کە ئینتاجی فرێش دەکەین 72 سعاتە ئەوەکەی تر ئێکسپایری 6 مانجی لەسەر لێ دەدرێ و لێزەریە کاتێک کە تەمەشا دەکەی ئەو بەروبوومە هاوردە دێتە بازاڕەکان مەسەلەن لەوانەیە ستیکەری نوێی لەسەر لێدرابی ئەوەی پێ دەڵێن ڕی ئەکسپایری دووبارە ئەکسپایری لەسەر دراوەتەوە ئەو دووبارە ئەکسپایرە دوو شتی زۆر خراپی لەسەر دروست دەبی ئەوەلەن بەروبوومەکە قیمە غیزاییەکەی نامینێ قیمە غیزاییەکە دەبتە 0 کە خەڵک دەیخوا ئەوە سەرچاوەیەکی پرۆتینیە هیچ ئیستیفادەچی لێ ناکە دووش لە بۆ سەحەتی خەڵک خراپە یعنی لەوانەیە ئەوە تەجمید بوو بیتەوە چەند جارە زۆر جاری واشەیە خاو بوویتەوە دووبارە بەستراوەتەوە ئەوە چەندەها لێکۆڵینەوەی لەسەر جامیعەکان و کولیەکان لەسەر مستەوای دەرەوە لەسەر مستەوای کوردستان کە نابی مریشک بتایەوێتەوە دووبارە ببەسترێتەوە ئەوەی کە هاوردە دەکرێت لە دەرەوە ئەو کۆنتترۆلی لەسەر ناکرێت بەڕاستی کاتێک کە بەروبوومی هاوردە دێتە
خاڵە سنووریەکان کە باجی لەسەردا بندرێ ڕکابەری بەروبوو ناخۆیەکەی پێ ناکرێت. ئەگەر ڕکابەریش بکە خەڵک بە کوالیتی دەتوانی بەروبوو مناخۆیەکە بکڕینەت بەروبوو مەهاوردەکە چکە خەڵک هەندێک وردەکاری هەیە بڕوان پێ بکە خەڵک ئەو وردەکاریانە لەسەر بەروبوومی هاوردە نازانی بەڵام لێرەدا مستەوای مەعیشی خەڵکەکەی خاستن لە دوای ئەو کاتانەی ئەو 3-4 ساڵی ئەخیری خەڵک باری دارایی خراپە لەوە دەگەڕە کەشتی هەرزان بکڕی مەجبورە چکە پارەی پێ نییە بەڵام کاتێک ئەگەر تەمەشای کوالیتیەکە بکەیت کوالیتی بەرهەمی ناوەخۆ لەگەڵ هاوردە زۆر جیاوازی گەورەی هەیە.